سڵاو ئازیزان ئەو کاتتان باش خۆشحاڵم لەگەڵتاندا دەبم لە ڕێگای کەناڵی دیمەن بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتێکی تر لەسەر یاری لەشجوانی و تەندروستی. ئازیزان بۆ بابەتی ئەو ڕۆمان باس لە بێزاربوون لە وەرزشکردن بە تایبەتی وەرزشی لەشجوانی یاخود بڵێن بێزاربوون لە ڕۆیشتن بۆ جێمەکان دەکەین. سروشتی مرۆڤ وایە بەردەوام بوون لە هەر کارێک لە هەر پیشەیەک ڕەنگە لە ماوەیەک هەست بە بێزاری بکاتن و باسەکەی ئێمە لەسەر یاری لەشجوانی و لەسەر جێمەکانە بێگومان ئەو کەسانەی کە دێن تەمرین دەکەن لە جێمەکان ئەوانیش تووشی ئەو کێشەیە دەبین. ئەمڕۆ لە کوردستان خەڵکێکی زۆر ڕووی لە ژێمەکان دەکات، ڕوو لە خۆڵەکانی وەرزشی دەکات، بەڵام بەردەوام نابن. بەڵام ئایا ئەوە هەر لێرە وایە؟ نەخێر. لە ئەمریکا 150 ئەو کەسانەی لە ئەمریکا 150 ئەو کەسانەی کە دەچن بۆ جێمەکان 150 دوای مانگە کواز دێنن. 150 ڕێژەیەکی زۆر زۆرە. دوای 6 مانگ تەنها دەبینی 110یان لە جێمەکان ماینەوە بەردەوامن لە وەرزشکردن. بێگومان ئەوانەی کە واز دێنن هەردوو زۆرەکە بەیەکەوە ئەو بێزاربوونیان بەرکەوتیە، چه ئەوانەی کە گەنجن و یان کەسێکی ئاساییشن دەیانەوێت بۆ جوانکردنی لەشیان و بۆ پەیداکردنی ماسوولکە چوینە، چ ئەو کەسانەی کە کێشیان زیادە و کە قەڵەون ئەوانیش بە هەمان شێوە تووشی ئەو بێزاربوونە دەبن. پێش هەموو شتێک خاڵی زەوهەری بۆ ئەوەی ئەو بێزاربوونەمان کەمتر بکەینەوە یاخود هەست لە بێزاربوون نەکەین، ئەوەیە کە ئێمە بتوانین خاڵی ئامانج واتە هەدەفەکەمان دیاری بکەین کە دەچین بۆ وەرزشکردن. بۆ نمونە بۆ کەسێک کە دەیەوێت ڕۆیشتووە دەیەوێت ماسوولکەی دروستکە و عەزەڵاتەکانی گەورە بکە، بە کەسێک یاریزانێکی جیهانی ئەوەی کە خۆی پێسەرسامە بە ئەو کەسە بکات بە ئامانجی خۆی بە بەردەوام شێوە و لەشی ئەو کەسەی لە خەیاڵ دابێتن و شێوە ئەو کەسە لە بەرچاوی دابێتن و زۆر سەیری وێنەی تەنها ئەو پاڵەوانە بکە بۆ ئەوەی ئامانجەکەی هەدەفەکەی تەنها ئەو پاڵەوانە بێ. ئاساییە ئەگەر سەیری پاڵەوانی تریش بکە، بەڵام دەبێت هەدەفەکەی خۆی دیاری بکات کە من دەمەوێت وەکو ئەو پاڵەوانەم لێبێ. ئەوە بەنسبەت ئەو کەسەی کە دەیەوێت ماسوولکە دروست بکە بەو شێوەی هەدەفەکەی خۆی دیاری دەکات. ئەو کەسەی کە کێشی زیادە و کە قەڵەوە بۆی ئەویش تووشی بێزاربوون نەبێتن بەردەوام بێتە وەرزشکردن، ئەویش پێویستە ئامانجی خۆی دیاریکە. ئامانجی ئەویش باشترین ئامانج بۆ ئەو بریتە لەوەی کە وێنەیەک لە وێنەکانی خۆی هی کۆن کە لەشی ڕێک بووە بێهێنێتە سەر شاشەی مۆبایلەکەی، ئەو وێنەی بەردەوام لە بەرچاودا بێت کە من دەبێ بگەڕێمەوە ئەو ئاستا. بێگومان خاڵی سەرەکی بۆ بێزار نەبوون بۆ بەردەوام بوون بریتە لە دەستنیشانکردنی ئامانجەکەت کەوات پێ دەکات تۆ بە بەردەوام بە حەماسەتەوە یاری بکەی، بە بەردەوام
چاوەڕێی ئەو کاتە بکەیت کە تەمرینت کاتی تەمرین تەوسی تەمرین بکەیت. خاڵێکی تر زۆر گرنگە کە بە دیقەت لەگەری تەسەڕف بکەن، ئەویش ئەوەیە کە نابێتن لەو ماوەی سەرەتایی کە دەست بە تەمرین دەکەی بە هیچ شێوەیەک تەمرینەکانی تەمرینی زۆر و سڕ و قورس و بێزارکەر بێت. لە سەرەتا تەمرینەکانت زۆر بە تەمرینی ئاسایی وەرگرە، بە نەرمی تەمرینەکان وەرگرە، زۆر خۆت هیلاک مەکە. لەبەرەوەی لە 6 مانگی یەکەم زۆر خۆ هیلاککردن کە ئەو دەستکەوتەی نابێتن وات لێ دەکاتن کە تۆ بێزار ببی. بۆیە لە مانگەکانی سەرەتایی بۆ ئەو کەسانەی کە دەیانەوێت ماسوولکە دروستکەن کە یاریزانن، بۆ ئەو کەسانی کە قەڵەویشن دەیانەوێت کێشیان بین نەخوارێ با لە مانگی یەکەم مانگی دووەم بە ئەوەندە زۆر خۆیان هیلاک نەکەن کێشیان بین نەخوارێ، چکە لە پاشان لە مانگەکانی تر ئەو کێشە زۆرە ناتانی بینێ خوارێ، ئیدی تۆ بێزار دەبی و هەموو کەسێکیش ئەو شعورەی لەلایەن نییە کە بتوانێتن سەیتەرێ لەسەر نەفسی خۆی بکاتن. بۆیە تەماشا دەکەی لە مانگەکانی یەکەم و دووەم زۆرترین چیلۆتی نایتە خوارێ لە چێشت دابەزاندیە، دوایێ سروشتی لەش وایە ئەو توانایە نییە کە تۆ هەموو مانجێ ئەو هەموو کێشەی بینیە خوارێ. بۆیە ئیدی هەست بە بێزاربوون دەکەی کە دەبینی کێشت ڕاوەستایە. بە هەمان شێوە ئەو کەسێک کە یاری لە جوانیش دەکاتن لە بیدایەت ناتوانێتن لە ماوەی چەند مانگێک ماسوولکەکانی گەورە بکە کە زۆر خۆی هیلاک کرد، ئیدی دەڵێ من ئەوەندە زۆر خۆم هیلاک دەکەم بەڵام نەتیجەی واشم بەدەست نەهێنایە، ماسوولکانم بە تەواوەتی گەشەیان نەکردیە، ئیدی واز لێ دەینی. بەڵام ڕاستەکەی بەو شێوەیە کە تۆ لە بیدایەت پێویستت بە تەمرینی زۆر قورس نییە، پێویستت بە بەرنامەی زۆر نییە. خاڵێکی تر کە زۆر گرنگە کە گۆڕانکاری لە تەمرینەکانت بکەیت. هەر کاتێک هەستت کرد کە بێزاری گۆڕانکاری لە تەمرینەکان بکە. زۆر گرنگە لە ڕۆتین دەربچی. بۆ کەسێک بۆ من کە ماوەی زیاتر لە 30 ساڵە وەرزش دەکەم بۆم بۆتە بەشێک لە ژیانم، من لێ بێزار نابم. بەڵام کەسێک کە ڕۆژانە هەر ئەو تەمرینانە دووبارە کاتەوە و لە سەرەتای دەست پێکردنی بە وەرزش ئەوە تووشی بێزاری دەبی. بۆیە گۆڕانکاری لە تەمرینەکان کارێکی زۆر پێویستە. هەر هەستت کرد بێزار بووی تەمرینەکانت لەلایەن ڕاهێنەرەکەتەوە بگۆڕە بە جۆرێک لە تەمرینی تر. خاڵێکی تر بێگومان ئەوە بۆ ئەو کەسانەی کە قەڵەویشن بۆی بێزار نەبن، ئەوانیش دیسان دەبی شێوازی تەمرینیان بگۆڕن. نابێت مثلەن بۆ نمونە تۆ هاتی بە بەردەوام هەر خەریکی دیهازەکان بووی بیگۆڕە بڕۆ ناو کۆمەڵێک تەمرینی تر، بڕۆ تەمرینی خۆت لە تەمە هەندێک تەمارینی هەوایی نزیکەوە، خۆت لە هەندێک تەمارین نزیکەوە کە چێژی لێوەردەگری وەکو 3-4 تەمرین بەیەکەوە دەتوانی گۆڕانکاری لە تەمرینەکانت بکەیت. خاڵێکی تر کە خاڵێکی یەکجار گرنگە بۆ ئێمەی وەرزشوانان، بە تایبەتی ئەوانەی کە دەیانەوێت ماسوولکە دروستکەن و لە سەرەتای دەست پێکردنیانە بە یاری لە جوانی، باشترین هاندەر بۆ ئێمە ئاوێنەیە. ئاوێنە باشترین هاندەرە بۆ تۆ کەوات لێ بکات تۆ حەز بە بێزاری نەکەی. زۆر سەیری ئاوێنە بکە بە بەردەوام ئەو کاتانەی بە تایبەتی لە دوای تەمرینی
سەیری خۆت بکە لە ئاوێنە، گۆڕانکاریەکانی خۆت ببینە، بەیانیان زوو لە خەو هەڵدەستی کاتێکی باشە بۆ سیرکردن لە بەرامبەر ئاوێنە، دوای تەمرین کاتێکی باشە، بەڵام دوای ناخواردن، دوای هیلاک بوون سەیری ئاوێنە مەکە، چکە بە خۆت سترێست لەسەرە، بە خۆت خواردن خواردیە هیلاکی ئیدی باشتر وایە کە ئەو کاتانەی کە سەیری ئاوێنە دەکەی دوای تەمرین بێتن یاخود بەیانیان بێت. خاڵێکی تر کە هەیە ئەویش جێگای ئاماژە پێکردنە، خۆگەرمکردنە، یحماکردن واتە خۆگەرمکردن خاڵێکی زۆر زۆر گرنگە. ئەو کەسانەی کە بە یحماکردنەوە دەست پێ دەکەن، یحمایەکی جوان دەکەن، خۆگەرمکردنێکی جوان دەکەن، کەمتر بێزار دەبن. بۆ لەبەرەوەی ئەو خۆگەرمکردنە وای لێ دەکاتن کە تەدریجیەن بێتە ناو قورسایی تەمرینەکان. نەوەک تۆ بەجارێ بێ یەکسەر بچی نیو سەعات ڕاکردن بکەیت و خۆت هیلاک بکەیت و ئارەقە بکەیت، یان یەکسەر بێ دەست بە تەمرینی ئاسم بکەیت و خۆت هیلاک بکەیت. نەخێر، خۆگەرمکردن هاندانێکە بۆ ئەوەی وا لە تۆ بکاتن کە تۆ بتوانی لەسەر وەرزشکردن بەردەوام بێت. خاڵی کۆتاییمان بۆ ئەوەی هەست بە بێزاربوون نەکەی، گۆڕینی ستایلی ژیانتە لە کەسێکی ئاساییەوە بۆ کەسێکی وەرزشوان یان کەسێک کە دێتە ناو دنیای لەش جوانی، دێتە ناو دنیای فتنس. تۆ کاتێک هاتیە ناو دنیای لەش جوانی، ناو دنیای فتنس، دەبێ ئەو شتانە لەگەڵ خۆت بێنی کە پێویستە لەو مەجالە دەبێتە هاندانێک بۆ، دەبێتە گۆڕانکاری بۆت. بۆ نمونە چ لاوازبی بۆ ئەوەی کە ماسوولکە بەدەست بێنی، چ کەسێکی کە قەڵاوبی لە کاتی تەمرینکردن بە هیچ شێوەیەک جلی بەرین لەبەر مەکە، چونکە جلی بەرین جلێکی ناشازە. ئەگەر قەڵاوبی زیاتر قەڵاوت نیشان دەدا، ئەگەر لاوازی ماسوولکەکانت گەورە نییە، ماسوولکەکانت جوانی بەخۆیەوە نابینی، بۆیە ئەو جلانە هەڵبژێرە کە زیاتر لەگەر لەشی تۆ گونجاوە، زیاتر شێوازی لەشی تۆ جوانتر نیشان دەدات. لایف ستایل واتە ئەوەیە کە تۆ خۆت ڕێک بێخی لەگەر ئەو وەرزشکردنە. بۆ نمونە مثلەن تۆ کە هاتی نێو دنیای لەش جوانی پێویستە گرنگی بە مۆسیقاش بدەیت، لەبەرەوەی مۆسیقا و گۆرانیەکان وات لێ دەکەن کە تۆ مەسەلەن لەو مەجالە زیاتر جم و جۆڵت هەبی و زیاتر بە گڕوتینەوە وەرزش بکەیت. ئەگەر کەسێک بی حەزت بە برادایەتی نەبی ڕەنگە تەسیرت لێ بکە، بەڵام کەسێک بی کە حەزت لە نێو دنیای وەرزشی و نێو ئەو ستایلە وەرزشیەدابی کە هاتی هۆڵەکانی وەرزشی دەبینی لە ماوەیەکی کەم هاوڵێک بۆ خۆت پەیدا دەکەیت، کە هاوڵەکەت بۆ خۆت پەیدا کرد دیدی کاتی تەمرینەکانتان بەیەکەوە دیاری دەکەن کە دەبێتە خاڵێکی زۆر بەهێز بۆ تۆ، کە ئێمە دەزانین ئەگەر دوو کەس بەیەکەوە یاری بکاتن بێگومان زەوقیان بۆ وەرزشکردن زیاتر دەبێتن. بۆیە هیوادارم ئەو خاڵانەی کە باسمان کرد بە وردی جێرێ ڕابگرن، لەبەرەوەی سروشتی مرۆڤ وایە زوو زوو بێزار دەبی لە شتەکان، بۆ ئەوەی بێزار نەبی لە وەرزش، بۆ ئەوەی بێزار نەبی لە جوانی و لە فتنس. ئەو خاڵانە پەیڕەو بکەن، هیوادار